سڵاو هاوڕێیان، خۆمان بە خۆشحاڵە زانین هاتینەوە خزمەتتان بۆ بابەتێکی کە بەڵێ بابەتی ئەم شەو بەڕاستی زەرورە لەگەڵمان بن. ئەوە کاتژمێرەکەش تەواوە. هێدی ئەو دەرگا داخە، هێدی لایڤم، ئەو دەرگا داخە لایڤم. Yes. Yeah. بەڵێ هاوڕێیان هاتینەوە خزمەتتان. ئەوە تۆزێک چاوەڕێیەکەین تا برادەران کۆبنەوە باگلەیمان لێ نەکەن بڵێ ئای دەستی شکاوم لە سەرەتاوە، ئاگام لێ نەبوو. کاکە ناودارگیان سەرچاو هاتی، کاکە حەبیب، کاکە ئاری، کاکە وریا، هەموو لایەکتان بەخێر بێن. بەڵێ بابەتی ئەمڕۆ بەڕاستی بابەتێکی گرنگە، بابەتێکە ئەبێ لە قوتابخانەکانە بە قوتابی بوترێتەوە بۆ ئەوەی ئەم مێژوە بزانن. سەرچاو کاکە موراد، کاکە ئارام، هەموو لایەکتان بەخێر بێن. ئاوا یەک دوو دەقەیە چاوەڕێیە بین تا برادەران کۆبنەوە. زامبرۆتە سەرچاو هاتی، کاکە جوما، کاکە بەشیری برام، کاکە فەلاح، هەموو لایەکتان سەرچاو هاتن. ڕێفراندۆمەکە کۆتایی هاو کاکە لە ساڵ 99 دەنگەکانی هێنابوو، تەنها ئەو دەنگی بە من یابوو، ئیتر منیش دەنگەکانم ئەو دەنگەشم یابوو. ڕێفراندۆمەکە کۆتایی هاو. کاکە شەماڵگیان بەخێر بێی، کاکە هیواکاوە زۆر بەخێر بێی، لەوانەیە دوایی داوای ئاەتی 102 هینەی لێ بکەم چونکە پێویستمان پێیە بێ سوورەتی تەوبە. کاکە زەریڤان سەرچاو هاتی، کاکە ئاکام، هەموو لایەکتان بەخێر بێن. کاکە سۆرانگیان، کاکە شێرزاد، کاکە جۆهەڵ، کاکە خورشیدیان بەخێر بێن، هەموو لایەکتان سەرچاو هاتن. بەڵێ ئێمە لەوە زیاتر چاوەڕێ ناکەین و ئەچینە ناو بابەتەکەوە. بابەتی ئەم شەومان واتە بەشی 8 لە چیرۆکی مەحەممەد، ئەویش غەزا، نازانم پێی بڵێن غەزایە پێی بڵێن داگیرکاری، ئەویش داگیرکاریەکەی ئەحزابە. داگیرکاری نییە، ئەحزابە ئەسڵەن شەڕیتیانە بوو. سەرچاو باوانم، سەرچاو نیان خان، کاکە هاوار، کاکە هەژار، کاکە هێمن، هەموو لایەکتان بەخێر بێن. بەڵێ خۆتان نەزان لە شەڕی ئەحزاب، شەڕی خەندەق، ئیتر کامیانی ناوەنەی بە هەوەسی خۆت ناوی بنێ، بەڵام شەڕیتیان نەبوو. جا بە ئێمە چیرۆکەکە بژێڕینەوە بزانین چۆن بووە. ئەڵێ جوولەکەکانی بەنی قەینوقاع و بەنی نەذیر کاتێکە دەرکران، کاتێکە سەرۆت و سامانیان لێ زەوت کرا، ئەوان ڕۆیشتن و پاڵیانیا بە قەبیلە جوولەکەکانی کە و کۆمەڵێ لە سەرکردەکانی جوولەکە کۆبوونەوە و جوولەکان کۆکردەوە، چوون بۆ لای قوڕەیشیەکان وتیان وەرن کاکە بە هەمومان مەحەممەد لە ناوبەرین، چونکە بەڕاستی مەحەممەد بووە بە میکرۆب لە ناوچەکەیە و نایەڵێ کەس بە ئیسراحەت دانیشێ. هەموو گیانی جوانخان سەرچاو هاتی، کاکە دڵشادیان سەرچاو هاتی، وەتی کاکە وەرن بە لە ناوی بەرین ڕێکە کەون بە 6,000 لە ئەحزابەکان واتە جوولەکە لە قوڕەیشیەکانیش 4,000 ئەنێرن، واتە بە هەمویان ئەبن بە 10,000 کەس، یان بۆ لە ناوبردنی چەند مەحەممەد و 3,000 کەس، یعنی مەحەممەد موسڵمانان 3,000 کەسن. کاتێک کە مەحەممەد ئەمە بیسێت بە تەمان هێرش بکەنە سەریان. لێرە ئێمە وەکو بینیتان لە مەکە کەسێک هەبوو کە یارمەتیدەری تەواوی مەحەممەد بوو، ئەویش وەرەقەی کوڕی نەوفل بوو، کاکە دڵشادیان سەرچاو هاتی. وەرەقەی کوڕی نەوفل بوو، بەڵام لێرە لە مەدینە سەلمانی فارسیە. سەلمانی فارسی کاتێ بەمە ئەزانن بە مەحەممەد ئەڵێ ئێمە وەختی خۆی کاتێکە ئەگەر ترسی هێرشێکمان هەبوایە خەندەقمان لێدا،
ئەم خەندەقە ئەبێ بە ڕێگر و ئەبێ بە باڵپشتی ئێمە ئەگەر بێت و ئێمە بتوانین ئەم خەندەقە لێبین چونکە پشتی شاخە پشتی شاخۆوانەیە مەترسیەوەی نییە کە لەوەوە بێن ئەم پێشەشی لێرەوە خەندەقێک لێ دەین و هینی خۆمانەکەین بەڵێ محەممەد ڕازیە بێ دەسەکەن بە خەندەق هەڵکەندن ئەم 3000 کەسە خەریکی خەندەق هەڵکەندنن خەندەق هەڵەکەنن ئیتر لە برسا لە هیلا چیا زۆر برسیانە بێ ئەڵێ ئالێرایەکە ئەڵێ محەممەد دوو بەردی خست بووە سەر سکی لە برسا جا کۆمەڵە ڕووداوی تایە ئەم مەسەلەی خەندەقە کۆمەڵی ڕووداوی تایە هەرچەند لەوانەیە من پێشیش باسم کردووە بەڵام چونکە ئێمە لەناو ئەم بابەتیان هەم دووبارە باسیەکەینەوە ئەڵێ ئیتر خەریکی خەندەق هەڵکەندن بوون کەسێک ماڵی جابر بن عەبدوڵڵا محەممەد دەعوەتەکەن کە خواردنیان بۆ محەممەد ئامادە کردووە یان ئەڵێن یا ڕەسوول الله خواردنمان بۆ ئامادە کردووی فەرموو وەرە نانەکە و بخۆ ئەویش ئەڵێ وەلحاصل ئەڵێ خەڵکی نەوەرن کوراڵێ یا ڕەسوول الله لەوانەیە بەشی تۆ نەکات خواردنەکە لەوانەیە بەشی تۆ نەکات ئەڵێ خەڵکی نەوەرن لە ماڵی جابر دەعوەتی 3000 کەس بانگەکە بۆ ماڵی جابر ئەڵێ کوا ئەو قاپ و چێشتە لە کوایە قاپ و چێشتەکە ئەهێنێت قاپ و چێشتەکە ئەهێنێت و فوی بیاکە و ئەڵێ قەسەم بە گیانی محەممەد ئاخر کورە درۆ وانە بێ هەر مام ساڵح لە مام ساڵحی چووە دەرەوە ئەڵێ ئەم 3000 کەسە تێریان لێ خوارد هێشتا ئەو خواردنەی کە بۆ محەممەد لێنرابوو زیاتری مابووەوە بۆ ماڵەکە ینی لەو کاتی کە لێنرابوو زیاتری لێنرا ئەجا هەر محەممەد قبی و تاقابێکی بەتاڵم بنێ و منجڵ هاکورە هەر بە منجڵ ئاوای بکردایە و بیودادەی بخۆنیتر تۆ بتوانی ئەمە بکەیت ئیتر بۆ بەردەخەیتە سەرسکە بۆ ئێڵی مجاهیدەکانە برسی ببێ آخر هەر بەڕاستی نازانم چی عەقڵێکە توانێ باوەڕ بەم قسە قۆڕانە بکات ئەڵێ هەر لە کاتی ئەم خەندەق لێدانەیە خوشکێکی نەعمان بن بەشیر قاپێ خورمایەنێت محەممەد ئەڵێ ئەوە چییە ئەڵێ خورمایە ئەڵێ هێنامە بۆ کوڕەکەم و بۆ براکەم و بۆ باوکم لەوانەیە برسیان بێت با نەمرن لە برسا ئەڵێ بێنە ئەو خورمایەش بێنە خورمایەنێ ئەڵێ فویەکەکە بە خورمایە و نازانم خورما ڕۆەکە ئەمە بێ بەهین چی پیاڵێنە بێ بە خەرمانە خورما ئەڵێ قەسەم بە قەسەم بەوەی گیانی محەممەدی بەدەستە ئەڵێ 3000 کەس تێر و پڕخورمایان خوارد هێشتا خورما و گوو دەست لێ نەداوە ئاخر گڕ باشە هێشتا گڕ لە دواوەیە ئەمە هەر گڕ نییە ئەمە زاین چی ئەمە بریسکەیە ئەمە زۆر گڕ نییە بەس کە چینە کە تۆزە چینە پێشەوە و کاتە هەر بە جدی گڕ دروستە بێ گڕ ئاوا برادران لە جاجاجی بڵێ گڕ ئاوەتە باشە لە کاتی خەندەق لێدانەکەیە بەردێک هەر بە قودرەتی قادر جاوە برادرانی مسلمان ئەڵێ چی تۆ باوەڕ بە قودرەتی قادر نییە تۆ بۆ ئەڵێک بە قودرەتی قادر گورە من بە قودرەتی قادرەکەش ئەوە کەم دە چی گڕ بەردێکی گەورەکەوێتە ناو ئەم خەندەقەوە بۆیە هەرچیەکەن بۆیان ناشکێ و هیچیان پێ ناکرێ تەمان دەچێ بەهێزترین کێیە محەممەدە بەهێزترین محەممەدە محەممەد ئەڵێ بێن ناو چەکشەمبەنێ ئەڵێ کە چەکشی یەکەمی لێدا یەک چەخماخە بەرزە بێتەوە بۆ ئاسمان جاگوێ بگرن تکایە یەک چەخماخە بەرزە بێتەوە ئەڵێ ئەڵڵاهو ئەکبەر ئەوە کلیلی شاممان وەرگرت ئەوە کلیلی شاممان وەرگرت چەکشی دووەمی پیا کێشێ بە ئەم دیسانەوەڵێ ئەڵڵاهو ئەکبەر ئەڵێ کلیلی فارسمان وەرگرت
آخر خوا و هەبێ خوا چاکشی سێم کە لێیە ئەڵێ کە لێیە بەر پەراشە بێوە چێ بە ئاسمانە و نورێک بەرزە بێتەوە ئەڵێ ئەڵڵاه ئەکبەر کلیلی سەنعاشمان وەرگرت سەنعا بەردەکەش لابە ئیتر کە کافر ئیتر لەو کاتێ ئەمان خەندەقەکەیان تەواو کردووە و خەندەقیان لێیاوە و وا کافرەکان هاتن و جوولەکە هات بە 10,000 سەربازەوە هاتوون جاڵێ چونکە خەندەق شتێکی زۆر نامۆ بوو بەلای عەرەبەکانەوە کاتێک خەندەقەکەیان بینی سەریان سوڕما هەنێکیان هاتنە پێشەوە بۆ نمونە عەمرو ئیبن عەبدولوود لەگەڵ عیکرمەی کوڕی ئەبی حەکەم لەگەڵ ذراری کوڕی خەتاب هاتنە پێشەوە هینکەن خەندەقەکە پڕکەنەوە یەکسەر لیان هاتنە پێشەوە عەلی کە لەگەڵ گەیشت بە عەمرو بن ئەبی وود لێیە زلمەی لێ هەستان و کوشتی ئیتر ئەوان گەڕانەوە وازیان لە خەندەق پڕکردنەوە هێنا وەڵحاصڵ لە شەڕی خەندەقە دیارە هەروەکو مبارەزە و نازانم ئەم شەڕە کەڵەشێرەی هەر پێشتریش باسمان کردووە شەڕە کەڵەشێرە هەر هەمووی 16 کەس کوژراون 16 کەس کوژراون 6 لە موسڵمانان 10 لە کافرەکان ئەڵێ ئیتر ئەمان هەرمانەوە ئەوان لەو بەرەوەمانەوە ئەڵێ کابرایەک هات نەعیم ئیبن مەسعود کەس نەیزانی بوو نەعیم ئیبن مەسعود پیاوێکی گەورە بووە وەڵحاصڵ جوولەکەکان ناسیویانە و قوڕەیشیەکانیش ناسیویانە یەت بۆ لای مەحەممەد و ئەڵێ بە مەحەممەد ئەڵێ من ئەتوانم کارێک بکەم ئەم شەڕە دروست نەبێت ئەڵێ چۆن ئەڵێ چم فیتنەیەک درۆیەکە خەمە بینیانەوە ئاژاوەیەکە خەمە بینیانەوە بۆ ئەوەی ئەم شەڕە دروست نەبێت ئەجا مەحەممەدی کاڵێ ئەوە بکەی کەواتە تۆ هێزی 30,000 کەس زیاتری جا برادەران لێتان تێک نەچێت لێرەش مەلایکەت هەیە بەس عەدەدەکەی دیاری نەکراوە لێرە مەلایکەت هەیە بەڵام عەدەدەکەی دیاری نەکراوە چەند مەلایکەتیش هیچ بەس مەحەممەد ناوێرێ لێرە بڵێ مەلایکەتمان لەگەڵایە چونکە لە شەڕی ئوحود وتی مەلایکەتمان لەگەڵایە درۆی کرد دوایی زۆر بە دوای خستەوە نزیکەی 50-60 ئاەت هاتووە بەس بۆ ئەوەی کە مەحەممەد ئەمە پینەکە ئەم بابەتە پینەکە کە بۆچی مەلایکەتەکان شەڕیان نەکرد بۆچی وەکو شەڕی پێشووتر بۆ بەشداریان نەکرد نەیوێرا وەڵحاصڵ نەیوێرا باسی مەلایکەت بکە ئەڵێ ئەم نەعیم ئیبن مەسعودە چوو بۆ لای جوولەکەکان و وتی ئێوە منە ناسن وتی ئێوە من باشە ناسن وتیان بەڵێ ئەی چۆن نەعیم بەڕاستی تۆ پیاوێکی ناوداری و پیاوێکی زیرەکی و جا ئەڵێن ئەم کابرایە زۆر زیرەک بووە ئەڵێن ئەم کابرایە زۆر تەڵەکە باز و زیرەک بووە ئەڵێ باشە ئێوە بە چی شێوەیەک سقە بە قورەیشیەکانەکەن کە شەڕتان لەگەڵا بکەن ئەتاندەن بە شەڕ و دوایی خۆیان ڕاکەنەوە خۆیان جێتانەیەڵن و ئەو کاتە مەحەممەد هەمووتان سەرە بڕێ جا باشترین شت ئەوەیە داوای ڕەهنیان لێ بکەن داوایان لێ بکەن 10 کەس ڕەهنتان بەنێ کە لەلاتان بێ بۆ ئەوەی کە پەشیمان نەبنەوە قورەیشیەکان ئەوانیش بیری لێەکەنەوە قسەکەی نەعیم زۆر جوانە قسەکەی نەعیم زۆر باشە کەواتە ئەمە ئەبێ ئێمە ئەویان لێ بکەین ئەجینا ئەگەر بێت و ڕەهندا نەنێن لەوانەیە بەجێمان بێڵن و درۆ بکەن و بە مەحەممەدماندەن بەکوشت ئەویش ئیتر لەوێ ئەوان جێ ئەڵێ ئەچێ بۆ لای قورەیشیەکان ئەڵێ نەعیم بەخێر بێ ئەوە چیەکەی لێرە بۆ هاتووی ئەڵێ ئەزانی چی ئەرێ باشە ئێوە مێشتان لە دەست داوە بە قورەیشیەکان ئەڵێ ئێوە عەقڵتان لە دەست داوە ئەڵێ بۆ ئەڵێ ئێوە باوەڕ بەواکەن جوولەکە هاتبێ شەڕی مەحەممەد بۆ ئێوە بکە ئەڵێ تۆ چۆن واڵێ ئەڵێ
ئەزانین چییە جوولەکە بۆیە هاتووە داوای ڕەهنتان لێ بکە کۆمەڵی خەڵکیان بنێ لەلایەن بێ و تەسلیمی مەحەممەدی کەن و مەحەممەد سەریان ببڕێ کۆناڵێ شتی وها نییە نعیم ڕۆڵە شتی وها هەر نابێت تەمان ئەبوو سفیان لەگەڵ ئەبوو سفیانە قسەکەوەمانەوە لە شتی وها دروست نابێت ئەبوو سفیان ئیتر ئەوەی کردووە و ڕۆژی شەوی شەممەیە شەوی شەممەیە و هاتووە بۆ لای جوولەکەکان و ئەڵێ یەڵا وەرن با هێرش بەرین جوولەکەکانیش ئەڵێن لە ئێستا ئێمە لە شەوی شەممەیان شەڕ لە ئێمە قەدەغە کراوە ناکرێ ئێمە ناتوانین شەڕ لە ڕۆژی قەدەغە کراوە شەڕ بکەین و هیچ کەسێک بکوژی یەکسەر ئەمانش چۆن ئەبوو سفیان بیر لەوە کاتۆ کە لەوانەیە قسەکەی نەعیم ڕاز بێت ئەڵێ کاکە ئەم شەڕە ئەیخەینە بۆ نمونە دووشەمە بەس ئەبێ بۆ ئەوەی ئێمە باوەڕتان پێ بکەین بەڕاستی ئێوە لەگەڵمانان ئەبێ خەڵکانێکمان بنێ بەڕەهن لە لامان بێت هەتا کۆتایی شەڕەکە یەکسەر ئەبوو سفیان ئەڵێ بە شەرەف نەعمان ڕاستی کرد ئەم سەگ بابانە ئەوەن درۆکە ئەڵێ ئەگەڕێنەوە یەکسەر جوولەکەکانی ئەڵێ بە شەرەف نەعمان ڕاستی کرد ئەم سەگ بابانە ئەیانەوێ ئێمە بکەن بە تەڵەکەوە و خۆیان ڕابکەن وەڵحاصل لێرە ئینشقاق دروستەکە ئیتر ئەمەیە دوایی مەحەممەد هاتووەڵێ بایەکی ساد هەڵی کرد زەلام ڕقیە بردەوە تمەزەمە چییە ئەمە جوندی خوایە لێ یان مامە سەری لێ تێکدان سەری لێ شێواندن خێمەیە بەر بە ئاسمانە و خێمەی هەڵەتەکاند و ئەوانە جاڵێ مەحەممەد بانگی کرد کێ ئەیەوێ لەو دنیا وەکو من حەشر بکرێ با بچێتە ئەو بەرەوە ئیخباری ئەو بەرەوەم بۆ بێنێتەوە یەک کەس جوڵەی نەکرد مەحەممەد بۆ جاری دووەم بانگەکە ئەڵێ کێ ئەیەوێ لەگەڵ منە حەشر بکرێت بتوانێ بچێتە ئەو بەرەوە خەبەری ئەو بەرەوەم بۆ بێنێت هەر یەک کەس ورتەی لێوە ناو کەس نێبەرە بۆ جاری سێم هاوارەکاتەوە کوراڵێ کاکە لەو دنیا من چیم بدرێتێ ئەوی شەیدرێتێ وەکو من حسابی بۆ کرێ کێ ئەتوانێ بچێتە ئەو بەرەوە خەبەری ئەو بەرەوە بۆ بێنێتەوە یەک کەس ورتەی لێوە نایە جا سەیریکە ئاخر هەی گڕ بەم گڕ خۆ ئەبوایە کابرا ئەگەر بۆ خوای بکردایە بۆ بەهەشتی بکردایە باوەڕی بە قسەکانی مەحەممەد بوایە ئەبوایە هەر 3000ەکەی قیت بوایەتەوە بیوتای من ئەڕۆ چونکە ئەخر ناکرێ مەحەممەد خاوەنی هەموو شتێکە لە بەهەشت بەحسابی خۆی خاوەنی هەموو شتێکە لە بەهەشت بۆ یەکێکەڵ ناسێ لێرە کە بچێ بە دەمیەوە بارمتە دەم خۆش کاکە هیوە زۆر ڕاستە بارمتە مەحەممەد ئیتر کاتێککە ئەوە بێ بانگی ئاواکە سێرەکە حوزەیفە لە بەردەمیایەتی ئەڵێ حوزەیفە ئاستە ئیتر تازە حوزەیفە پێوە بوو ناتوانێ نەڕوە گازانێ ئەگەر نەڕوا مەحەممەد ملێ قرتێنێ ئەڵێ حوزەیفە بڕۆ ئەو بەرەوە گوێ بگرە نە شەڕەکەی نە هیچ شتێکەکەی بڕۆ ئەو بەرەوە بەس ئاگاو لێ بێ بزانە خەریکی چین و چییەکەن بزانە ئەویان چی ئەڵێ زۆر تاریک بوو ئەڵێ حوزەیفە تازە بوو بە قسەی خۆیەوە حوزەیفە ڕۆیشتە ئەو بەرەوە ئەڵێ ڕۆیشتە ئەو بەرەوە سەیرەکە هەر بارە و ئەپێچرێتەوە و ئەڕوە حوزەیفە ئەڵێ ئەوەنە نزیک بوومەوە لە ئەبوو سفیان ئەمتوانی بە تیرێک بکەم بە دڵیا بەڵام لەبەرەوەی مەحەممەد وتی هیچ شتێک مەکە هیچم نەکرد ئەڵێ مامە ئیتر جوولەکە و قورەیشیەکان بڵاویان لێکردن و ئەم جوندی خوایە کە هەوا بوو هەوایەکی سارد بوو یعنی وەلحاصل وەکو کیمیاباران خوا هات کیمیابارانی کرد کیمیابارانی کرد بەس کەسی نەکوشت یعنی نەیکوشتن یان ئەگەر کیمیابارانی خوا بوایە هەر لەویان نییە بیوتە ئێوە هاتوون بۆ خۆشەویستەکەی من حەزیەتەیەن من ئەوە ساراتانەکەمەوە تاخەتان یا بۆ نمونە خوا بۆ نەخۆشی نەخستن هەر هەمویان کەلەلا بکەون و بڵێن بەڵێ ئەمە ڕاستە مەحەممەد ڕاستە و خواکەی مەحەممەد ڕاست بەڵێ بۆ یعنی حەزارەها پرسیار یانێتە پێشەوە بۆ نەیان کرد بۆ ئەوەی کە پیشانی ئەو کافرانەی با وەکو معجیزەیەک
وەکو معجیزەیەک پیشانی ئەو خەڵکەی باە کە بەڵێ ئەوان لە درۆیان و محەممەد لە ڕاستیایە و محەممەد پێغەمبەرە. باش ئەوانە پێچنەوە ڕۆنەوە و محەممەد و ئەوانش ئەگەڕێنەوە بۆ مەدینە. محەممەد و ئەم 3000 کەسە ئەگەڕێنەوە بۆ مەدینە و بۆ ناو ماڵ و مناڵیان واکەیە نوێژی عەسرە. خۆیانەکەنەوە و لە ماڵەوە یەکسەر هینە نیشێتەوە، هینێتە خوارەوە نیشێتەوە. جوبرەیل ئەڵێ ئەوە محەممەد چیەکەی؟ ئەڵێ وەڵا قوربانجان چی بکەمەوە؟ ئەوان ڕۆیشتنەوە و ئەمەش خۆمانەکەینەوە ئیزراحەتێکەکەین. کوورەڵێ چۆن خۆتەکەیتەوە؟ ئاخر چۆن خۆتەکەیتەوە؟ ئێمە هێشتا خۆمان نەکردوێتەوە، ئێمەی مەلایکەت خۆمان نەکردوێت. جا گوێتان لێیە کەواتە مەلایکەتەکانیش لەگەڵیان نابوون، بەس محەممەد نەیوێرە. محەممەد لێرە ناوێرێ بڵێ مەلایکەتمان لەگەڵایە، چکە هەر بەڕاستی قسەی قۆڕە، هەر بەڕاستی هەمووی دۆ دەلەسێ. ئەڵێ هەسە، ئەڵێ چییە؟ ئەڵێ بڕۆ نوێژی عەسرە لە بەنو قورەیزە بکە، بەسەریان ناو داکی ساحەبیان بجێ. وەڵا محەممەدیش یەکسەر هاوارەکە خەڵکی نەکاکە نوێژی عەسر مەکەن، نوێژی عەسرمانەبین بۆ بەنو قورەیزە. کۆرەڵێ نەی هاوارەڵێ نە نوێژ ناکەن، وەرن. ئەوە جوبرەیل هاتووە ئەڵێ بچن نوێژەکانتان لە بەنی قورەیزە بکەن. جا هێشتا ناگەنە بەنو قورەیزە، مەغریب کۆتایی، ینی عەسرە ڕوا و کەس نوێژی نەکرد. ئەڵێ نوێژی عەسریان عیشا کرد. 25 دانە ڕۆژمانەوە حەساریان خستە سەر بەنو قورەیزە. حەساریان خستە سەر بەنو قورەیزە. بەنو قورەیزە هاواریانە کرد چیتانەوێ کاکە، چیتان لێمانەوێ؟ وتی ئەمانەوێ خۆتان بکوژین و دەست بەسەر سەروەت و سامان و ماڵ و ژن و مناڵتانە بگرین. یعنی چەند جار ئەمە دووبارە کرایەوە. ئەڵێ داوایان کرد جوولەکەکان کەسێک لە حولەفاکەمان، ینی لە چی پێڵێن، لە حەلیفەکانمان بنێرن کاکە، بنێرن بۆ لامان با بزانین ئێمە شتێک چارەیەکمان بۆ بدۆزنەوە. ئێمە جا لەسەر چیش؟ لەسەر چی پەلاماری بەنو قورەیزە یاوە؟ لەسەر ئەوەی عەقد لە بەینیانە بووە، عەقدیان شکاندووە. هەموو تاریخی ئیسلام بێنە عەقد نییە، شتی وەها نییە، عەقد نییە. دوای ئەوەش شکاندنی عەقد نییە. بەنو قورەیزە نەهات بۆ ناو ئەحزاب. جاڵێ لە ناو ئەحزابەوە کەسێکیان ناردووە بۆ لای بەنو قورەیزە و بەنو قورەیزە ڕازی کاکە ئەوانیش بێن بۆ شەڕی محەممەد و پەلاماری محەممەد، بەڵامێکێکیان نەهاتوون بۆ شەڕی محەممەد، یەکێکیان لە قەڵاکانیان نەهاتوونەتە خوارەوە. بە هیچ شێوەیەکیش بیریان لەوە نەکردوێتەوە کە ئەوان پەلاماری محەممەد بن. بگرە زۆر یارمەتی محەممەد و هاوڵەکانی محەممەدیان یاوە. بەنو قورەیزە ئەو قەومەیە کە زۆرترین یارمەتی عەرەبەکانی ئەنساریەکان و محەممەد و ئەوانەی مهاجرەکانیان یاوە. ئەڵێ یەکێک لە حەلیفەکانمان بنێرن بۆ لامان کاکە بزانین ئێمە چی بکەین چی نەکەین. حەلیفەکەیان چێیە؟ هینە تا ئەم دوو عەشیرەتە تەڕەماشە ناوەکەشم لە بیر چوو، هەیەکێک بۆم بنووسێت. ئەوس کاکە پێویست ناکە، خۆم بیرماتەوە. ئەوس و خەزرەج. جا خەزرەج حەلیفی ئینەکان بوو، خەزرەج حەلیفی بەنو قەینوقاع بوو، ئەوسیش حەلیفی هین بوو، ئەوسیش خەلیفی بەڵێ ئەوس و خەزرەج، ئەوسیش حەلیفی هین بوو، بەنی قورەیزە بوو. داواکەن ئەبوو لوبابە بنێرن، ئەبوو لوبابە بنێرن شتێک بزان چی بکەن ئەوان. ئەڵێ ئەبوو لوبابە ئەچێت بۆ لایەن، پێش ئەبوو لوبابەش کەسێکی کە ڕۆیشتووە، ناوەکانیانم نووسیوە ناویان بە قوڕاچێ. پێش ئەبوو لوبابە کەعبە چێت، کەعب بن ئەسەدە چێت، پیان ئەڵێ سێ ئۆپشنتان لەبەردەسایە، باسی موسڵمان بوونیان ناکات،
دڵنیا بە باسی مسلمانبوونیان ناکە ئەجینا خۆم ئەمە تەواو کاکە تینوێتی برسێتی هەموو شتێ زەبەری پێهێناون چکە 25 ڕۆژە چواردەوریان گیراوە نە ئاویان بۆ ڕوان نە نانیان بۆ ڕوان نە شتێکیان بۆ ڕوات ئەڵێ یانەوەیە بتان کوژین یانەوەیە ئەڵێ یان ئەوەیە بێن مسلمان ببن و خۆتان تەسلیمی محەممەدکەن و محەممەدیش وەکو ئێمە بەشداری لە جەنگەکان بکەن یانەوەیە خۆتان بەدەستی خۆتان ژن و مناڵەکانتان بکوژن و بێن شەڕی محەممەد بکەن یان ئەوەیە لە ڕۆژی شەممەیە یین پەلامارتانەیەین شەڕتان لەگەڵاکەی لە ڕۆژی شەممەیە کە ئەوان شەڕیان لێ قەدەغە کراوە کە شەڕ نەکەن طبعا بڕیارەکەی محەممەد هەر زیاتر سوورە لەسەر ئەوەی کە ئەبێ پیاوەکانیان بکوژرێ و دەست بەسەر ژن و مناڵ و سەروەت و سامانیان بگیرێت چەند جار بانگەکرێن و ئەمانە ئەوا بن نانە خوارەوە داوای هینەکەن ئەڵێ کاکە ئێمە ڕازین جا ئەڵێ ئەبوو لوبابە ئەمجا ئەبوو لوبابە ڕوات ئەبوو لوبابە ئەڵێ محەممەد بە تەمای چییە لە ئێمەی بکە ئەبوو لوبابە هیچ قسە ناکە بەڵام ئەوان نییەڵێ یعنی سەرتانە بڕێ کە ئەبوو لوبابە ئەم قسەیەکە جا ئەڵێن خۆی ڕۆیش لە ناو مزگەوت خۆی بەستەوە بە دارێکەوە بۆ ماوەی 6 ڕۆژ بەڵام لە ڕاستیە بەستیانەوە کە خوا حکمی بکات جا ئاەتێک هەیە ئەگەر مامە هیوا لێرەیە لە سورەتی تەوبە ئاەتی 102 هەر چەنە ناکۆکی هەیە کورە لە تەفسیلی ئاەتەکانە خوا گوو لێ بوارێ بە 20 شێوە باس کراوە ئەڵێ ئەوە خوا لە ئەبوو لوبابە خۆش بووە لە ئاەتی 102 سورەتی تەوباڵێ خوا لە ئەبوو لوبابە خۆش بووە هەر لە ئاەتی 102 ئەڵێ نە ئەو دەکەسە بوون لە تەبوک کاتێکە گەڕانەوە ویستیان محەممەد بکوژن ئەو ئاەتە بۆ ئەوان هاخوا ئەوانی عەفو کرد ئەخر لە تەبوک کاتێک گەڕانەوە ویستیان محەممەد بکوژن هەر چواردەورەکەی خۆی جا منافقە زاین چی خۆی خۆشیەکەی لەوایە زۆربەی زۆری ئەم سەحابانەی محەممەد منافق بوون هەر بەڕاستی ئەم زۆربەی زۆری شوێنکەوتوانی محەممەد منافق بوون ئەوانیش داواکەن کە سەعد بن مەعاذ ئەو بڕیاریان لەسەر بە چونکە ئەو بەڕاستی سەرۆکی حەلیفی بەنو قوڕەیزەیە ئەڵێ لەو کاتەشە سەعد پێکراو بوو لە مەدینە بوو چون خەبەریان بۆ هێنا کە سەعد هات ئەڵێ لەم بەر و لەو بەرەوە خەڵکی ئەوس عەشیرەتی ئەوس هەمووی وەستا بوو داوایان لە سەعد کرد سەعد تکایە ئاگاو لە حکمەکە و بێ ئاگاو لە بڕیارەکە و بێ چی بڕیارێکیان لەسەرەیەی ئەوانە حەلیفی ئێمەن ئەوانە یارمەتی دەری ئێمە بوون ئەوانە بە هەموو شێوەیەک یارمەتی ئێمەیان یاوە سەعد تکایە دادپەروەرانە حکمیان لەسەر بە سەعدیش هاوارەکە 3 جار ئەڵێ جاڵە بەکەرێکەوە لە مەدینەوە یەت بۆ ئین یەت ئەڵێ قەسەم بەوەی جانی سعدی بەدەستە من ئەوەی ئیشی خوا نەبێ جێبەجێ ناکەم هەر شتێک خوا پێی خۆش بێ من ئەوە ئاکەم یعنی شتێک ناکەم کە لە هینی خوا بێت دژی خوا بێت ئەڵێ عەشیرەتی ئەوس ئیتر بەمە تێگەیشتن کە بەڕاستی سەعد ئەیەوێتی بڕیارێ بە ڕێک ئەو بڕیارەیە کە محەممەد دایناوە پیاوەکانیان بکوژن دەست بەسەر سەروەت و سامان و ماڵ و مڵکیانە بگرن سەعدیش ئەچێ بۆ لایەن و ئەیان هێنێتە خوارەوە قەومەکە هێنێتە خوارەوە ڕووە کاتە جوولەکەکان ئەڵێ ئێوە ڕازین کە من حکمتان بکەم ئەڵێن بەڵێ ڕووە کاتە موسڵمانان و ئەڵێ ئێوە ڕازین کە من حکم بکەم ئەڵێ بەڵێ ڕووە کاتە محەممەد و ئەڵێ من ئەتوانم ئەو حکمەی من بیەم هەردوو لاتان ڕازین محەممەدیش پێڵێ بەڵێ بەس ئاگاو لێ بێ چی حکمەکەی یعنی وەلحاسڵ من پێشتر حکمەکەم یاوە و تۆش گوێ لێ بووە حکمەکەی من چی بووە تێگەی
سعد جاء عشيرتي أوس بس سعد لين سعد توش وكو عبد الله بن أبي بياوبا عبد الله بن أبي بني قينقاعي لمرق رزقار كرد بني قينقاعي نجات دا لكاتيكا محاصرة بون لكاتيكا جيران همو يعني درباز كرد توش هولبا حەلیفەکانی ئێمە بەو شێوەیە بەرابەر بێت ئەوان چۆن توانیان بەنی قەینوقاع ڕزگارکەن تۆش ئەم عەشیرەتە ڕزگارکە والحاصل دیار بوو کە محەممەد چی بڕیارێکی دابوو وە سەعدیش چی بڕیارێکەیە کاتێک کە هێنانیانە خوارەوە وتی هەموو پیاوەکانیان سەر بڕن تەنانەت فەحسی تووکەبەری مناڵەکانیش بکەن هەر مناڵێک تووکەبەری کردبوو ئەویش بخەنە ڕیزی پیاوەکانەوە سەری ببڕن ژن و مناڵەکانیان تەوزیع بکرێ بەسەر موسڵمانانە دەست بەسەر سەروەت و سامانیانە بگیرێت سەروەت و سامانیان بدرێ بە موسڵمانە محەممەد ئەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر ئەحەد الئەحەد ئەڵێ قەسەم بەوەی گیانی منی بەدەستە ئەو بڕیارەی تۆدا و لە حەوت تەبەقەی ئاسمانەوە خوا هەمان بڕیاری دابوو یعنی خوا بڕیاری دابوو بەنو قورەیزە پیاوەکانیان سەر ببڕێ ژن و مناڵەکانیان بکرێ بە کۆیلە و کەنیزەک ئەخر وەرە خوایەکی کە نازانم ئەم خوایە چی خوایەکە ئەم خوایەی تۆ چی خوایەکە هێنایان چاڵیان بۆ هەڵکەندن هەموو پیاوەکانیان سەر بڕی شان و باڵی هەمویان خەریب و لێ بووەوە ئەوەنیان شمشێردا بوو کە لەسەری جوولەکە و جەماعەتی بەنو قورەیزە کە هەموو ژیانیان یارمەتیدانی موسڵمانان بوو جا ئەم دوو عەشیرەتە ئەم ئەوس و خەزرەجە حەلیف ئێمانە بوون ئیشیان بۆ ئەم دوو عەشیرەتە کردووە ئەم دوو عەشیرەتە بەدایمی بەدەمەمانەوە بوون ئەگەر ئەم دوو عەشیرەتە نەبوایە بەنو قەینوقاع و بەنو نەذیر و بەنو قورەیزە ئەم دوو عەشیرەتە هەرە مردن لە برسا ئەوە ئێستا ئەمان بوون بە ئەنساری هاتوون پەلاماریانەدەن و هاتوون بەرەکیان گرتوون و هەرچەند محەممەد خۆی بەڵێنی پێدا بوون کە ئەوانەی ئیشی بۆکەن ئێوە خۆتانە بن بە خاوەنی مڵک و ماڵیان ئێوە ئیتر کار بۆ خۆتانەکەن بۆ لە ئەرز و ئینی خۆتان ئایکەن و ئەبێ بە مڵک و ماڵی خۆتان هەر ئەوەش وای کرد کە ئەوس و خەزرەج پاڵ بن بە محەممەدەوە و بێن موسڵمان ببن بە موسڵمان و دوای محەممەد بکەون چونکە محەممەد ئەم بەڵێنەی پێدا بوون ئەوە محەممەد بەڵێنەکەی بردەسەر و لێرەشە هاتن ئەڵێ 700 بۆ 800 کەس ئەڵێ 800 بۆ 900 کەس سەر بڕاوە هاتن دەستیان بەسەر ژن و ماڵ و سەروەت و سامانیان ناگرت جا بابینەوە سەر خوارەوە بۆ ئەبوو لوبابە ئەوەی تر ئەمە هەمووی داگیر کراوجا ئەڵێ ئەوەنەیان شت هەبوو بەنو قورەیزە ئەوەنەیان شت هەبوو زێڕ و مجەوهەرات و نازانم ئەسلیحە و ئەوانە ئەڵێ بەسیان بوو بۆ موسڵمانان کە هەر یەکێک ئەوەنەی بەر بکەوێت کە بە خەونیش نەیەبینی ئەگەڕێنەوە ئەڵێ ئەبوو لوبابە ژنەکەی تەنها بۆ میزوگوکردن ئەیکردەوە یا بۆ نوێشکردن ئەیکردەوە و ئیتر هەمەی بەستەوە ئەڵێ محەممەد لە ماڵی سەلەمە بوو شەوێکیان هەر لە خۆی دەستی کرد بە پێکەنین سەلەمە وتی ئەوە چییە محەممەد بە چی پێیەکەنی وتی وەڵاخوا ها بەدەم هینەوە چی پێڵێن ها بەدەم ئەبوو لوبابەوە وتی ئەڵێ چی خواڵێ چی ئەڵێ قەیناکە لێی خۆش بوو لەسەر ئەوەی کە بە بەنو قورەیزەی وتی محەممەد سەرتانە بڕێ یعنی ئەبوایە تۆ سەیری کرد لێرە کابرایەکی نارد درۆ فیتنەی بخاتە بینی جوولەکە و قوڕەیشیەکانەوە ئەخر تو شەرەفتان ئەمە خوایە ئەمە پێغەمبەرە ئەمە ئەوەیە یعنی ویستویەتی ئەبوو لوبابە درۆ لەگەڵ بەنو قورەیزەیە بکە بڵێ هات نەخوارەوە محەممەد خورمای ڕشتووە بۆ خۆی خورماتانە هاتێ بیخۆن
ئەخر ئەکرێ درۆیان لەگەڵا بکەیت قسەکەی ئەبوو لوبابە ڕاست بووە ڕاستی پێوتون وتی کە بێنە خوارەوە سەرتانە بڕێ یەکە هاتە خوارەوە مەحەمەد سەری بڕین ئیتر دوای ئەوە لە دوای 6 ڕۆژەوە ئەڵێ خوا لە ئەبوو لوبابە خۆش بوو ئاەتی 102 سوورەتی تەوبەی هێنا سوورە باشم وت ئاەتی 102 پێم وایە لە سوورەتی تەوبەی ئاەتی 102 هەرچەنە ناکۆکی هەیە لەسەر ئەم بەئایەتە بۆ ئەبوو لوبابە هاتووە یان بۆ ئەو دەکەسە هاتووە کە لە تەبوک گەڕانەوە ویستیان مەحەمەد بکوژن دوایی خوا لێی خۆش بوون چونکە باسی جاگە سەیری ئاەتەکانی کەشکەی باسی منافقەکە کۆمەڵە منافقی زۆر لە چوادەوری مەحەمەد بوون تەنانەت لە مەسەلەی عایشەیە کە عایشە و سەفوانەوەیان کردووە ئەگەر بێت و وتی ئەوانەی کە قسەیان لەسەر عایشە کردووە یا باوەڕیشیان بە مەسەلەکە کردووە منافق بوون یعنی لە سانەوەتی مەدینە باوەڕیان بەوە هەبوو کە عایشە و سەفوان عیوان کردووە کەواتە لە نەوەتی ئەوانەی کە لەگەڵ مەحەمەدا بوون منافق بوون ئەزانی منافق چییە؟ نازانم مسلمانان ئەزانن وشەی منافق چییە؟ سەرچاو باوانم هەموو لایەکتان بەخێر بێن منافق ئێستا بۆ نمونە من کافرم بە عەلەنی کافرم منافق لە منیش خراپترە منافق لە لای من لە کافریش خراپترە کافر کە شەریک بۆ خوا داهێنێ هەر بۆ نمونە یەکێ لەو منافقانە عەلی بن ئەبی تاڵیبە یەکێ لەو منافقانە عومەری کوڕی خەتابە کە باوەڕیان بەمانە هەبوو باوەڕیان بەوە هەبوو کە عایشە و سەفوان بەڵێ عیوان کردووە جا لێرەش ئەڵێ ئەوە بۆ منافقەکان ئەم ئاەتە بۆ منافقەکان هاتوو نازان منافق چێ زۆربەی زۆری سەحابەکانی مەحەمەد منافق بوون زۆربەی زۆریان منافق بوون چاو ماچەکەم کاکە شارۆخ هەموو لایەکتان بەخێر بێن بەڵێ ئەمە بەشی حوتی چیرۆکی مەحەمەد بوو کە دەستی گر بە سەروەت و سامانیانە جا ئیتر من نامەوێت بەڕاستی درێژی کەمەوە چونکە کاتم نامەوێت کاتان بەڕاستی کاتان زۆر لێ بکوژم و لە کاتی بەشکردن و هێنانە ئەمانە کۆمەڵی ئافرەتی جوانی تیا بووە دانەیەکیان ئەبێ بە میلاکی مەحەممەد و ڕێحانە لێرایە ڕێحانە لە ناو ئەم ئینانایە بەڵێ ئەمە چیرۆکی حوتەمی مەحەممەد بوو چاوەڕوانی چیرۆکی هەشتەمی مەحەممەد بن کە بەڵێ مەحەممەد پیاوکوژە جا مەحەممەد جا ئەوەی نەکەم لەبیر چوو بوەستە خەریب و ئینکەم باسی سەعد بن مەعازمان نەکرد ئەڵێ لە دوای ئەوەی کە پیری و هەزار عیب باشە پیری و هەزار عیب کورە ئێستا وەزعەکە خۆشترە بێ ئەڵێ سەعد بن مەعاز ئیتر کاتێککە ئەگەڕێنەوە بۆ مەدینە ئەجێ بۆ ناو مزگەوت و لەوێ ئەمرێ سەعد بن مەعاز ئەمرێت ئەم سەعد بن مەعازەی کە بڕیاریە جوولەکەکان سەر ببڕێ بەنو قورەیزە پیاوەکانیان سەر ببڕێت ژن و مناڵەکانیان دەست بەسەر ژن و مناڵەکانیان بگیرێ ژن و مناڵەکانیان ببێ بە کۆیلە و کەنیزەکی موسڵمانان ئەمرێت ئەڵێ کاتی ئەمرێت عەرشی ڕەحمان ئەلەرزێت کە ئەوە لەرزێ ئەڵێنەوە چی بوو خوش ئەڵێەوە سەعد بە قوربانی گونی بمەوەڵێ ئەوە سەعد بوو سەعد مرد عەرشی ڕەحمان لەرزی کە سەعد بن مەعاز مرد عەرشی ڕەحمان لەرزی گڕ ئەم پیاوکوژە ئەم حەشە حازی کوری ئاخر پیاو ناتوانێت گڕ وەکو خۆشی بێ ئەجینایسە نییە ێستا دامە شۆر ئەم پیاوە بێ ئەدەبە ئەڵێ کاتێککە جەنازەکەیان هەڵگرت وتیان یا ڕەسوڵڵڵا جەنازەکەی زۆر سووکە وتی ئێوە نایبینن من نەیبینم ئەوە مەلایکەتە لە ژێر جەنازەکەیە مەلایکەت جەنازەکەیان هەڵگرتووە مەلایکەت جەنازەی ئەم پیاو خراپە ئەم تەڕەماشەی هەڵگرتووە تۆ باوەڕ بە خوایەکە کە لە درڕندەترە لە بێئەدەب بێئەدەبترە
یعنی وەرە بێنە پێشاوی خۆ و خوایەکی تاراس پیاوکوش خوێن ڕێژ دەستی لە هەموو دنیا بەرداوە بە محەممەد دەڵێ لێرە کرد ئەوە شمشێرەکە و داناوە ناچی بوو هەسە بڕۆ بۆ بەن و قوڕێدا هەسە بڕۆ سەریان بڕۆ بیان کوژە دەست بەسەر سەرۆت و سامانیانە بگرە ئەخ نازانم تاکەی تۆ تێ ناگەی خوا بسووتێنم هەر چیرۆکی بەن و قوڕەیدا خوا و بۆ لە قوڕە نێ وەرە خوایەک باوەڕ بەوە بکە بڵێ من ئەم مرۆڤانەم دروست کردو کاکە دینیان هەبوو خۆ داوای جزەی لێ نەکراوە ئەی نەئەکرا داوای جزیان لێ بکەیت ئەی نابوو جوولەکەیە کاکە جوولەکەیە باسی واکە عەقدیان شکاندووە ئادەی یەک موسڵمانم بۆ بێنە با بڵێ عەقدەکەی ئەوە بوو بۆ نمونە هاتن پەلاماری مەحەممەدیانە بۆ نمونە هاتن لە ناو ئەحزابە بەرامبەری مەحەممەد وەستان لە شەڕی ئەحزابە ئادەی پێم بڵێ عەقدەکەیم بۆ بخوێنەرەوە زەحمەت نەبێ ئەو عەقدەم بۆ بخوێنەرەوە کە لە بینی مەحەممەد و جوولەکەکانە هەبووە نییە شتی وەها نییە نە عەقد هەبووە لە بینیانە نە تەڕەم بەڕەت بەڵێ هەمووی تیرۆریستن کاکەمانە جا لە هەمووی خۆشترە باسی داعش ئەڵێ کاکە داعش موسڵمان نییە ئیدە کاکە دەوەرە تۆ بەن و قورەیزە محەممەد ئایا محەممەدیش موسڵمان نییە ئایا سەعد بن مەعاذ موسڵمان نەبوو کە عەرشی خوا لەرزێنێ لە کاتی مردنیا کاتێک ئەم پیاوکوژە ئەم بێئەدەبە کە ئەمرێ عەرشی ڕەحمانە لەرزێت ئەی عەرشی ڕەحمان بۆ نەلەرزی کاتێک مرۆڤەکانی سەرە بڕن کە دروستکەری خۆیەتی کە لە کاتێکە هەڵگری دینەکەی خۆیەتی محەممەد تەواو دانی نا بە دینی جوولەکەیە کە ئەوان جوولەکەن و دینی خۆیان هەیە و دینی خۆیان بووە کەی ڕۆژە لە ڕۆژان بۆ نمونە داوای ئادەی سەرچاوەیەکم بۆ بێنە کە محەممەد داوای جزیای کردبێ بۆ نمونە داوای جزیای لە بەن و قوڕەیدا کردبێ جزیەمان بنێ یا محەممەدێکی کەمینە ئەخر زۆر سەیرە یعنی محەممەدێکی کەمینە کە هاتووەتە مەدینە ئەو بڕیاری لەسەر جوولەکە داناوەکە زۆری نەبوون ئەخر عەقڵ گڕ بەم گڕ یعنی ئەکرێ من بێم بۆ نمونە ئێمە 3 کەسین ئێوە 100 کەسن ئێمە بێن بڕیار بەسەر ئێوەیە تەطبیق بکەین شتی وا بێ نازانم ئەم پینە و پەڕۆیە لەکوێوە هێنن عەقد هەبوو لە بینیانە و جوولەکەکان داوەرە پێم بڵێ عەقدەکەیان لەکوێوە شکاندووە با پێم بڵێن کاکە هاتوون موسڵمانێکیان کوشتووە هاتوون لە ناو ئەحزابە بەشداریان لەوایە کردووە کە پەلاماری مەحەممەد بن ئێ باشە خۆ حیز و گەواکەی کە سوکاری خۆی هاتبوون ئەی خۆ ئەوانش عەقدیان شکان خۆ قوڕەیشیەکان سیلاحیاندا خەڵکیاندا بە بەن و بەکر بۆ لە ناوبردنی مەحەممەد لە کاتێکە عەقدیان لەبەی نابوو ئەی کە گەڕایەوە لە فەتحی مەکەیە کە گەڕایە بۆ هەمویانی سەر نەبڕی وەکو بەن و قوڕەیدە بۆ ئەوەی نەڵێن مەحەممەد ڕەگزپەرست بوو مەحەممەد ئیشی بۆ عەرەبە کرد مەحەممەد ڕۆژێ لە ڕۆژان ئستێدادەوەی تیان نەبووە بەرامبەر بە عەرەب بوەستێتەوە لەوانەیە هەر ڕاستیش بێ قوڕیشەکان هاتوێتن هەر لەوانەیە قوڕیشەکان دوێتیان کاکەمە کە سوکاری خۆمانە ئێوە هاتوون ئێوە چی بکەن یعنی ئەگەر مەحەممەدیان بکوشتایە هەر زوویان کوشت ئەتوانی بۆ نمونە پارە بن بە یەکێک لە نزیکەکانی یا لە نزیکەکانی بیکوژێن بەس ئەوان نەیانویست ئەمانە بتەوێ و نەتەوێ ئەمانە عەرەب بەڕاستی بۆ عروبەی کرد نەک بۆ خوا بۆ عروبەی کرد ئەگینا ئەبوایە ئەوانیش عەقدیان شکان کاتێککە عەقدیان لەبەی نابوو هانی بەن و بەکریانیا ئەسلحەیانیانێ خەڵکیانیانێ شەڕ بکات بۆ ئەوەی مەحەممەد لە ناوبەرن بەڵام کەس
کەس پیان ناڵێ بەری چاو بەکلەوەیە لەم شەڕی ئەحزابە کێ سەرکردەی قورەیشەکان بوو کێ سەرکردەی 4,000 قورەیشی بوو کە هاتبوو بۆ شەڕی مەحەمەد و بۆ لە ناوبردنی مەحەمەد ئەبوو سفیانە بەڵام لە بابەتی داهاتووە بزان ئەبوو سفیان بزان لە فەتحی مەکەیە لە دوای فەتحی مەکەوە کاتێکە پەلاماری قەومەکانی کایە بزانە چی ئەبەخشێ بە ئەبوو سفیان لە فەتحی مەکەیە ئەڵێ هەر کەس چێتە ماڵەکەی ئەبوو سفیانەوە سەلامەتە ئەگەر مەهماکان بە خوێنی سەری ئێمە قاتڵ بوو بێ وەرە ئاخر نازانم تا کەی تۆ تێناگەی لەم خوایە لەم مەحەممەدە لەم قورئانە یەک پارچە شەڕە دزیە فزیە ڕاوڕوتە پیاو کوشتنە اختصابی ژنە داگیرکردنی ماڵ و مناڵە یعنی نازانم هەر نازانم بەڕاستی بە چی شێوەیەک تێو بگەێنم کە ئەم خوایە خوا نەبوو ئەمە مەحەممەد خۆی بوو و هەر هەمووشی لە پێناوی ئەوەیا کرد کە بەڕاستی مرۆڤ کوش بوو لە پێناوی دزی لە پێناوی پڕکردنی گەدەی و تێرکردنی ناوگەڵیا ئەم هەموو شتەی کرد لە کۆتاییە پێتان ئەڵێم گڕ شەوتان شەد